لە 2012 داوایەک تۆمار کرا وەزارەتی نەوتی ئیتیحادی داوا لەسەر حکوومەتی ئەقلی لەسەر وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم دەکات دەڵێت ئەو گرێبەستانە کە حکوومەتی هەرێم کردوونین ئاقانونین و دەسەڵاتی ئەو نییە و بە تایبەتی فرۆشتن و گرێبەستی ئەجنەبی و ئەمانە وتم کە هەر زۆر بەسیتە پشتی بە قانونی ژمارەوەندە بەستەوە هەر داوای قەید بکرێت لەسەر قانونی ژمارە 76 ئەو قانونی ساڵی 76 ئەڵی نادەستوریە یەکسەر داواکە دەوەستەیە هەمومان دەیزانین لأن تتوقع في حسم هذه الدعوة على تلك هر دعوة بوه وستان المصيري وستايا سر حسم كدني دعوة ترى ما قانون لما قانون مرافعاتها هذا وست بعد استخارة عاقل طبعا نعم كده سيدي كما دي صويان صدق النفط والغاز هو ملك لكل الشعب العراقي في كل الأقاليم والمحافظات خلق الله ما يعني أمن وتي حمو عراق هي حكومتي عراق يعني ما غلطها شعبي عراقي مساويني بحكومتي اتحادي أما مساوينية شعب أما أمن صيعني يعني نوت أجر له شلقة كي تعاد وزرايا وملشي تايبدني أم نوتا هيكتونيا أي فلانكز بالا شلقة كي خوش تابع دولة دتواني دستي بسرعة بقري بلام تعويز داياته طبعا ملكة كدا جيركا توزيع داياته تعويز عفو خلق أما بولك داته أما بو أوي بليت نوت عامة قشتية يهلحب لملشي خوش تابع كمل في مويه باشا بلام كبداخل لواقع داواني سال هرم خلك زوربي بيدي نوتي خويه طب بدل نهائية وهرمي كردستان لزورشتا نكل لزورشتا حكومتي هرم زور مخالفة دستور دكا دستور بيشل دكا قانوني ناخو بيشل دكا ظلم لأيما دكا كاكا أولي لبرچاوي هرم بيكا خوز قال لبرچاوي خلجي هرم بيا قيناكا چاوپۆشی مان لێ دەکرد بەڵام خۆ بۆ چەند کەسێکە یعنی ئێستا لەوانەیە بڵێن منەو حەقەش دەم بڵێ کاکە نەوت لەوانەیە لەفێکی تۆزێف غامز بێ هەرێم وەزعی جیاوازە دەوڵەتان قەناعەتەکە پێویستی بە ئەوەی هەندێک شت بکە بەڵام بۆ شەفافیەت نی بۆ لە دایرەی مغلقا شەفافیەت نی بۆ لە پەرلەمانەکە نازانێ حیزبەکانی کە گزی و دزید بۆ دەپۆشن نازانێ یعنی هەمووی لە چەند کەسێک تێناپەڕێ هەموو ئەوانش کە بەشدارن لەوەی کە پێی دەوتری ئەنجومەی نەوت و غاز دیکۆرە بەس ئەوانە دەزانن کە بەڕاستی دەسەڵاتیان هەیە مە دەبێ هەموومان دژی بین و دەبێ بەڕاستی فشاریش بکرێ بۆ ئەوەی کە ئەمانە بەم شێوە بەردەوام نەبن بەردەوامیش نابن نا با بزانن هیچ حکوومەتێکی ناشرین من ئەمان لە 20 ساڵیشە دەیڵێن هیچ حکوومەت دوو جۆر حکوومەت یان حکوومەتی دیموکراتی کە چاودێری خۆی دەکات خۆی بەرهەم دێنێتەوە بەردەوام دەبێ وەکو حکوومەتەکانی ئەوروپا و ئەمریکا کە 200-300 ساڵە بەردەوامن بۆ چونکە خۆیان چاودێری خۆیان دەکەن ناگەنە ڕێگای داخراو لوتیان نابێ بە دیوارەکەەوە و بکەون حکوومەتی ناشەفاف ناتەندروست ناڕەشیدمان هەیە کە ئەو پەڕی عمری ئیفترازیەکەی لە بینی 30 بۆ 40 ساڵدایە هەموو حکوومەتە نادیموکراتی و ناشەفاف و گەندەڵەکانی ناوچەکە سەریکە لە بینی 30 بۆ 40 حکوومەتی هەرێمیش ئیتر بەم شێوە بڕا وەختی ڕوخانێتی ئێمە ئەمانە با بڕوخێن چاویان دەرێت کێشەمانی خۆخۆمانە بڕوخێن بڕوخێن حکوومەت بڕوخێ بەڵام نەکرێن بڕوخێ سەریکە فەرقی هەیە بەڕاستی ئێمە دەبێت کارکەین بۆ سەقافەی ڕوخاندنی حکوومەت نەک ڕوخاندنی هەرێم تیجارەتێکی ئەو نیام تیجارەتکردن بە نەتەوە و ڕوژاندنی ختووکەی نەتەوەیی بەڕاستی بۆ ئەوەی خەڵک ئیلها بکرێ بۆ چکە لەسەر ئەرزی واقع ئەبرارەکە جێبەجێ ناکرێ یعنی جێبەجێکردنی بڕیارەکە شەڕی لێ دەکەوێتەوە پێشمانی عراق لە ئێسادا ئامادە بێ بۆ شەڕ ئەمریکاش نایاڵێ ئەمەی محکەمەی اتحادیش بڕیارەکە لەسەر ئەرزی واقع خۆ هەرێم چەندی جار مخالفەی دەستوری کردو ناتوانانی خۆ دەواازە سنووریەکان دەبێ بە هاو بەش بێ نەکرا بڕیارەکەش سەریکە بۆ ڕوژاندنی ختووکەی نەتەوە ئەگەرەکە جارێ یەکەم ئەم بڕیارە چێ دەبێت جێبەجێ بکە بە 5 دقه ئەم بڕیارە دەبێت حکوومەت جێبەجێکە محکەمە هینی نییە قووەتی نییە محکەمە حکوومەتی اتحادی دەبێت جێبەجێکە حکوومەتی اتحادی بۆ خۆشی قانونی جێبەجێ نەکردووە ئێستا کاتی ئەوەیە بڕۆین حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بڵێن کاکە وەرن با قانون نەوت و غاز دابنێ گەر بێت و ئەمە بکەین قانونەکە یان دەبێت قرارەکە جێبەجێ بکەی بڵێ کاکەوە تا من هەمووی دەدەمەوە کام قرارە بەڕاستی مخالفەی قانونە غەدرە لە هەرێم ئەو دەسەڵاتداران دەبنە هۆی ئەوەی هەتا هەرێم تووشی عیبێکی گەورە بکەن
زەرەدی لێ بدەن یان دەبێ بڕۆی بڵێ قانونەکە جێبەجێکەن قانونەکەش دابنین قانون دابنین چونکە هەرێم بەغداش مقەسیرە قانونی دانەناوە کە قانونێک دابنین لعاد مالوەجه حەلی وەسەط وڵای ئەگەر وابێ زۆر باشترە تۆ بێنی نەوتەکە لە ڕێی بەغدا بفرۆشی ئێستا نازانم من ئاگام لەوانەیە چکە نامێ شتێ ئەگەم لە نەبێ قسەی لەسەر نەکەم ئەڵێن هەموو بەرمیلێک شتێکی زۆر کەمی بۆ هەرێم دەمێنێتەوە باشە ئەمە هەمووی کاکە خۆ بگەڕێتەوە بۆ عێراق باشترە لە تورکیایەک بیا بچەک و ئەسلحە بمان کوژێ ڕۆژێک لە ڕۆژ ئاوا ڕۆژێک لە باشوور ڕۆژێک لە باکوور